دووەمین کۆبوونەوەی لووتکەی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرکردەی کۆریای باکوور کە بە ئامادەبوونی زیاتر لە 3000 ڕۆژنامەنووس بەڕێوەچوو بەبێ ئەنجام کۆتایی هات. دوا بەدوای ببن باز گەیشتنی کۆبوونەوەکان و زووتر کۆتایی هاتنی گفتوگۆکان پێش کاتی خۆی، دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجامدا و ڕایگەیاند بڕیاریان داوا لە ئێستادا هیچ ڕێکەوتنێک لەگەڵ کۆریای باکوور واژوو نەکەن و تا ئەساتی واژۆکردنی ڕێکەوتنەکەش سزاکانی سەر ئەو وڵاتە درێژەیان دەبێت. لەبارەی هۆکاری ڕێکنەکەوتنیان ترامپ ئاماژەی بەوە کرد بەرپرسانی کۆریای باکوور داوای لابردنی سەرجەم سزاکانی سەر وڵاتەکەیان کردووە. لە بەرامبەریشدا داوامان کردووە سەرجەم موشەکەکانیان دابماڵرێت و لەناو ببرێت. ئەمریکا ناتوانێت لە ئێستادا سەرجەم سزاکان لا بدات تا ئەو کاتی ئەوان سەرجەم موشەکەکانیان بە ئەتۆمیەکانیشەوە لەناو دەبن. سەرەڕای واژۆنەکردنی هیچ ڕێکەوتنێک ترامپ کۆبوونەوەی نێوان خۆی و کیم جۆنگ ئونی سەرکردەی کۆریای باکووری بەسەرکەوتوو وەسف کرد و وتی لە کۆبوونەوەکەدا سەرۆک ئون بەڵێنی داوە کە چیتر تاقیکردنەوەی موشەکی ئەتۆمی ئەنجام نادەن. منیش باوەڕ و متمانم بە قسە و بەڵێنەکانی هەیە. لای خۆشەوە سەرۆکی کۆریای باکوور بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەی دووەمی نێوانیان بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند ئەگەر ئامادەی داماڵینی وڵاتەکەی لە شەکی ئەتۆمی نەبووایە ئەوە ئێستا لە هانۆی پایتەختی ڤێتنام نەدەبوو و هاوشانی ترامپ دانەدەنیشت. کیم جۆنگ ئون وتیشی گفتوگۆیەکی زۆر باشیان ئەنجام داوە و ئەوەی لە دەستی بێت بۆ گەشتە ئەنجامێکی باش درێغی ناکات. هاوکات سارا ساندەرز وتەبێژی کۆشکی سپی کۆبوونەوەی نێوان ئەو دوو سەرکردەی بە زۆر باش و بنیاتنەر وەسف کرد و ئاماژەی بەوە کرد لە کۆبوونەوەی نێوان سەرۆکان ترامپ و کیم نەتوانراوە ڕێککەوتن بکرێت، بەڵام کۆبوونەوەی نێوان هەردوو وڵات لە داهاتوودا درێژێ دەبێت. هەروەها وەزارەتی دەرەوەی چین لەبارەی نەگەیشتنە ڕێکەوتنی سەرۆکی ئەمریکا و سەرکردەی کۆریای باکوور ڕایگەیاند هیوادارن ئەمریکا و کۆریای باکوور لە گفتوگۆ و نیشاندانی جددیەت بەرامبەر یەکتر بەردەوام بن. دوا بەدوای ڕاگەیاندنی نەگەشتنە ڕێکەوتنی ترامپ و کیم پشکەکانی کۆریای باکوور لە بازاڕەکانی جیهاندا دابەزینی بەرچاوی بەخۆوە بینی. بەپی ئەو زانیاریانی کە لە میدیاکان دزەی پێکراوە ئامادەنەبوونی کۆریای باکوور بەداخستنی ناوەندی لێکۆڵینەوەی ئەتۆمی یۆنگ بیۆن هۆکاری نەگەشتنە ڕێکەوتنی ئەو دوو وڵات هەیە لەبەر ئەوەی پیۆنگیانگ دەیەوێت لە بەرامبەر داخستنی ئەو ناوەندەدا دەستکەوتێکی زۆر بەدەست بهێنێت. کۆمەڵگەی یۆنگ بیۆنگ ناوەندی لێکۆڵینەوە و بنیادنانی ئەتۆمی کۆریای باکوورە و چەندین جار پیۆنگیانگ بەڵێنی داخستنی ئەو کۆمەڵگەی داوە و لە ساڵی 2008 بەناونیشانی بەشێک لە مامەڵەی داماڵینی چەکی ئەتۆمی لە بەرامبەر وەرگرتنی کۆمەکی دارایی ئامێرە فێنکەرەوەکانی کۆمەڵگەکەی لە کار خست. لە حوزەیرانی ساڵی ڕابردوودا یەکەم کۆبوونەوەی لووتکەی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرکردەی کۆریای باکوور لە وڵاتی سەنگاپورە بەڕێوەچوو. هەردوو لاش لەسەر داماڵینی چاک لە نیوە دوورگەی کۆریا ڕێکەوتن، بەڵام پاش 8 مانگ لەو ڕێکەوتنە تا ئێستا هیچ بەرەو پێشچوونێک لە میکانیزمی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بەدی ناکرێت.